لعنەت کوردی خۆمان نەفرەت بەکاردێنن، نەفرین، نەفرەت واتە دەرکردن لە ڕەحمەتی خوا، وەکو چۆن خوای تەعالا لعنەتی لە شەیطان کرد لە ڕەحمەتی خۆی دەری کرد. ئەهلی علم یعنی زانایانی ئیسلام وتویانە بە هیچ شێوەیەک دروست نییە کەسێکی دیاریکراو لعنەتی لێ بکەی مەگەر ئەو کەسە دیاریکراوە خوای تەعالا خۆی لعنەتی لێ کردبێ، وەکو ئیبلیس، وەکو شەیطان خوای تەعالا خۆی لعنەتی لێ کردووە. بەڵام لەگەڵ ئەوەشا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت بۆ شەیطانیش کەمترین حاڵەت لعنەتی بەکارهێناوە، بۆ شەیطان خۆشی. کاتێکیش فەرموویەتی لعنەتت لێ ئەەکەم بەو لعنەتەی کە خوا لعنەتی لێ کردووی. دروست نییە کەسێکی دیاریکراو بەری لعنەت بخەی، بەڵام دروستە بەگشتی ئەوە بڵێ کە خوای تەعالا و پێغەمبەرەکەی فەرموویانە ئەلا لعنەت الله علی الظالمین. يعني خوای تەعالا لە قورئانە فەرمێ لعنەتی خوا لە ستەمکاران بێ. تۆ شتوانی بڵێ لعنەتی خوا لە ستەمکاران بێ. یا پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم خوای تەعالا لعنەتی کردووە لە عەرەق، لەوەی ئەیخواتەوە، لەوەی وەکو ئیسە لە حەدیسەکە باسیەکەین. تۆ شتوانی بڵێ خوای تەعالا لعنەتی کردووە لە عەرەقخۆر، بەڵام ناتوانی بە عەرەقخۆرێکی دیاریکراو بڵێ لعنەتت لێبێ. ئەبێ ئاگات لەو مەوزوعە بێ، مەسەلەکە تۆزێ وردە، بۆیە من حەزم کرد بە وردی بۆتانی باسکەم. لە حەدیثی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم کەوا سەحابەیەک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر خۆی گردبووە عەرەق خواردنەوە، مسلمانیش بوو بەس نەیەتوانی عەرەق تەرک بکە. پاشەوەی کە عەرەق حرام کرا ئەو ئالوودەی عەرەق خواردن بوو پێی تەرک ناکرا بە ئاسانی. چەند جارێک هێنایانە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، جارێک، دوو، سێ، چوار، هەموو جارێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سەحابەکان ئەیفەرموو لێی بدەن، ئیتر هەر یەکێک لێدا بە پێی توانای خۆی، ئەوەی کە بەدەستیەوە بە شەپاز لێ هەیە، بە نەعلەکەی هەیە، بە شتێک لێدا، و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیفەرموو بیبەنەوە. کاتێک کە جارێک لە جارەکان هێنایان دوای چوارەم جار، وەکو لە هەندێک لە ڕیوایەتە هاتووە، سەحابەی خۆی پێ نەگیرا، فەرمووی ما أكثر ما يؤتى به لعنه الله. فرمووی ئەمە چەند جار ئەم کابرایە بهێنن، یعنی کوچۆ بڵێ زۆر جار هێنایان، لعنەتی خوای لێبێ. تەسەوڕەکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم چی فەرموو؟ تووڕە بوو، فەرمووی بۆ لعنەتی لێکن، بۆ ئەبنە یارمەتی دەری شەیطان لەسەر براکانتان. ئەی نازانن ئەم کابرایە خوا و پێغەمبەری خوای خۆشەوێ؟ سبحان الله. يعني ساقر عرق خوريك هبه مشهور بيه بعرق خواردن وبلي إخوة وبيغمر إخوة خوشوه، أما قرصة زور. بلان بيغمر صلى الله عليه وسلم شايتي بو أو صحابة هذا كإخوة وبيغمر إخوة خوشوه، بس نفسي زال بو تسريعو آلو دي عرق خواردن بو ناتواني تركيدا با آساني ما ويكي اوه خو نوي خوي حزبك عرق بخواتو. من خلقانك هبون لناو خلقا بكسي خراب مشهورن. چند جاري لاي خو وتويتي ماموسا من چی بکەم 15-20 ساڵە تووشی ئەم شتە پیسە بووم، والله حەزەکەم نەیخۆم. يعني ئەو کابرایە تۆ توانی لعنەتی لێ بکەی. لعنەتکردن ئاسان نییە. لعنەتکردن لە شریعەتی ئیسلامە ئەکەوێتە بابی هەڕەشەدان، و هەڕەشەدان بەعام دروستە. يعني بەعام لعنەتی خوا لە کافرەکان، لعنەتی خوا لە زاڵمەکان. پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی کردووە لە عەرەقخۆر، و ئیسە باسی بڕێ شتەکەین کە خوا و پێغەمبەری خوا لعنەتیان لێ کردووە. بەڵام زانایانمان ئەفەرمن ناتوانی ئەوە بەسەر کەسێکی دیاری کراوە تەطبیق بکەی مەگەر خوا دیاری کردبێ، وەکو ئیبلیس.
جا بۆ ئەفەر من نابێت کەسێ زیندوو بێ لەم دنیاە ناتوانی بڵێ لعنەتی لێبێ بەس ئەگەر تەکید ببی 100% لەسەر کفر مردووە ئەو ئەتوانی بێژی کابرا بە کافرین مردووە و تو ئەتوانی بڵێ لعنەتی خوا لە کافرەکان ئەوەش بەر لعنەتی خوا کەوتۆ بەس تو ئایا دڵنیای لەسەر کافری مردووە و کەسە دڵنیانیت بۆیە دەمگرتن باشترە جا علەما ئەفەرمن لەوانەیە ئەو کەسەی تۆ لعنەتی لێەکەی لەوانەیە تەوبە بکە لە ئەخیرە لەوانەیە حەسەناتێکی هەبێ سڕی بێتەوەی ئەو گوناحانە بەر لە من و تۆ لەوانەیە لە بەهەشتا بێ لەوانەیە مصیبەتێکی بەسەرە هاتبێ بێتە کەفارەتی گوناحەکانی ئەی خۆ مصیبەتەکانی دنیا مناڵ مردن ژن مردن باوک مردن دایک مردن ئەمانە هەمووی گوناح حەسڕێتەوە ها تۆ چیتە لای کەسێک تووشی مصیبەتێک هاتووە ئەڵێ ڕەبیک بێتە کەفارەتی گوناحەکانت ئەمە ئەوەیە کەفارەتی گوناحە یان لەوانەیە شەفاعەت بەری شەفاعەتی برایەکی بکەوێ هاوڕێیەکی شەفاعەتی بۆ بکە ژنەکەی شەفاعەتی بۆ بکە پیاوەکەی شەفاعەت بۆ ژنەکەی بکە کوڕێکی شەفاعەتی بۆ بکە کابرا مسلمانە بەس گوناحبارە بەڵام یەکێ شەفاعەتی بۆ بکە خوا لێی خۆشە بێ لە قیامەتا شەفاعەت هەیە پێغەمبەرەکانەیکەن پیاوچاکانەیکەن ئەولیاکانەیکەن شەهیدانەیکەن تەنانەت کوڕ بۆ باوکەیکە باوک بۆ کوڕی خۆی ئەیکە ژن و مێرد بۆ یەکتری شەفاعەتەکەن تۆ ناتوانی لە خۆتۆ لعنەت لە یەکێ بکەی زۆر خەتەرە حرامە لەسەر هیچ مسلمانێک لعنەت لە مسلمانێکی تر بکە ئللا مەگەر بەگشتی بڵێ ئەو گوناحە لعنەتی لێبێ یعنی ئەو کەسانەی گوناحاکەن لعنەتکردنی کەسی دیاریکرا و دروست نییە